من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. دیارە ئێمە وەکو بەرنامەی بەخشین ئەمڕۆ هاتووینەتە ناحیەی هەریری سەر بە قەزای شەقڵاوە. دیارە بەرنامەی بەخشین کۆمەڵک پرۆژەی هەیەوە بەردەوام یارمەتی فەقیر و هەژار و کەم دەرامەت و بێباوکانی داوە. یەکێک لەو هاوکاریانەی یەکێک لەو پرۆژانەی بەخشین بریتی بۆ لە دابەشکردنی سەبەتەی خۆراک لە مانجی ڕەمەزانی پیرۆز بەسەر خەڵکی کەم دەرامەت و بێباوک و هەژاردا. دیارە ئێمە ئەمڕۆ وەکو بەرنامەی بەخشین ئەمڕۆ لە ناحیەی هەریری سەر بە قەزای شەقڵاوە سەبەتەی خۆراکمان ئامادە کردووە بۆ فەقیر و هەژار و کەم دەرامەت و مناڵانی بێباوکدا. خۆشەویستان فەرموون بینەرمان بن. زۆر بەخێراتنی ئەو جمحاتەکەن کە بەهستاینە بە هاوکاریکردنی ئەو فەقیرانەکە ئەو ئەرزاقی دابەشەکەنە ساڵانە بەسەر فەقیر و هەژاراندا بڕواکە یعنی زۆر شەشی زەرورە بۆ ئەو خەرکە یعنی خاستن لە ڕەمەزاندا وەکو ئەرزاق و ڕۆن و شەکر و برنج و هەموو پێویستەکانی کە بۆ فەقیران دابەشکراون. ئێمە زۆر دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین کە هەستایە هەموو ساڵێک بە ئەو ئازۆقێک کە بەسەر فەقیران دابەشەکە ئێمە بڕواکەی دوعای زۆر خێریان لەوەکەین و خوا پاداشیانداتەوە. ئێمە زۆر مەمنونین کە ئەو شتە ئێستا هەموو فەقیرین پێ ناکڕ ینی مەمنونە بین کە ئەو شتە هەموو ساڵانە بەسەرمەداکە دابەشەکە ئینشاءالله خوای گەورە تەمەنیان درێژەکە و بەردەوامیانەکە لەسەر ئەو شتەکە هاوکاری فەقیر و هەژاران بکەن. زۆر سوپاس و ستایشی خوای گەورە ئەکەم و سوپاسی بەرنامەی بەخشین ئەەکەم کە لە ناحیەی هەریر هەرستەیە بە دابەشکردنی بەشە خۆراک و دابینکردنی زۆر لە معاش و لە خانوبەرە و لۆ فەقیران و لۆ هەژاران و لەو کەسانەی کەوا دەستکورتن و بێ دەرامەتن تێگەی و هەروەها زۆر لە دەستخۆشیان لێ دەکەین و بە شانازیەوە. ئەوڕۆ بە بۆنەی مانجی ڕەمەزان هەرستەیە بە دابەشکردنی بەشە خۆراکێکی براوە لەلایەن ڕێکخراوی بەرنامەی بەخشین و ئێستاش کە هەرستی بە دابەشکردنی بەشەکان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على محمد رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشەچی بەخێراتنی ڕێستان ئەەکەم بۆ دەڤەرەکەمان یاخوە بەخێرین سەرسەر و سەرچاومان. کار و چالاکیەکانی بەخشین کە کارێکی مسلمانانە و ئینسانانەیە چەند ساڵێکە بەرنامەی بەخشین بەڕێوەبەر و ستافی بەرنامی بەخشین پێ هەڵساون بۆ یارمەتیدانی هەژاران و نەداران و لێقەوماوان ئەوانەی کە کەم دەرامەتن دایکە یەتیمان و خودی یەتیمانیش کە کارێکی گەورە و پیرۆزە بۆ جێبەجێکردنی فەرمانی خوای پەروەردیگارە جەل جەلالو کە ئەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەنفقوا مما رەزەقناکم هی کۆمەڵی بڕواداران ببەخشن لەوەی کە ئێمە پێمان بەخشیون. داواکەم لە خێرۆمەندان کە ئەوانەی خوای تەعالا ماڵی پێداون کە زیاتر دەستبار و دەستگیری بەرنامەی بەخشین بن بۆ ئەوەی بتوانێت لە مانجی ڕەمەزانی خۆشەویست زۆرترین کۆمک ببەخشێت بە هەژاران و نەداران بۆ ئەوەی ئەوانیش لە خۆشی ڕەمەزان و خۆشی جەژن ئینشاءالله بێبەش نەبن. خەڵکان هەژاران بە تایبەتی لەو قەیرانی کە چەند ساڵە هەریمەکەمان تێکەوتووە چاوی لە دەستی ئێوەی بەڕێز و خۆشەویستە ئینشاءالله ئێوە لە ڕابردوو کەمتر غەم نەبوونە مقەسیر نەبوونە ئینشاءالله لە داهاتوش زیاتر و زیاتر دەستبار و دەستگیری هەژاران و نەداران ئەبن. ئێوەش بخێرن سەرسەر و سەرساوان خوای تەعالا جەزای چەند قاتان بداتەوە ئینشاءالله لەبەر ئەوەی ئەگەر ئێوەش نەبن
ڕەنگە بەچچی نەتواندرێ ئەو ماڵە ئەو کۆمەکە بگێتە دەستی هەژاران انشاء الله خوای تەعالە جەزاتان بداتەوە لە دنیا و قیامەت و بەردەوامتان بکات بە ئومێدەوەی خوای پەروەردیگار جەزای ئێوە و جەزای خێر و مندانی بداتەوە لە دنیای قیامەت. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین 0 961 11 0 970 961 0 750 723 25 55. والله ئەمە کەلێک سوپاسی پەیامەکەین کەلی شیان لێ مەمنونین خوا خێرێکیان بنووسی ئەمن سۆر زانناسی بە ئوستیوە ئەەکەم ئەگە یارمەتی فەقیری دەدا لە سۆریان لێ مەمنونین سوپاسی پەیامیش یەکەم ئەگە ئەو یارمەتیێتا لۆم فەقیر و هەژار جاز خۆشیان لێ یەکەم یاڕبی خوای گەورە ئەزوو پاداشام دێتۆ لە دنیا و لە قیامەت ئینشاءالله. والله زۆر پێویستە زۆر پێویستە لۆ یعنی ئێستا زۆر کەس هەیە یعنی هەتا پێی ناکرێتن یعنی شتەی لە منداڵەکانی خۆی پێ بکڕێتن زۆر دەستخۆشیان لێکم و یاڕبی خوای گەورە ئەزوو پاداشیان بدێتەوە خوا خێر گۆش بنووسی خوای گەورە بەردەوامیان بکاتن و یعنی کە لەو خزمەتێک کە چەند یعنی ماڵی دایک و چەند ماڵی هێتیمیان بەسەر کردینەوە و یارمەتیان داون و خوای گەورە لیان ڕازی بیت و دەستیان خۆش بی دەستی خۆش. ئێمە وەکو نووسینگەی هەریری بەرنامەی بەخشین دەستخۆشی لە لیژنەی باڵای بەرنامەی بەخشین دەکەین کە ساڵانە هەڵدەستێت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە دابەشکردنی ئازوقەی کۆکراوە لە ناو کارتۆن دابەش بکرێت بەسەر فەقیر و هەژار و یەتیم و کەم دەرامەت و کەم ئەندامان و زۆر سوپاسی ئەو کەسان دەکەن کە بەردەوام هاوکاری بەرنامەی بەخشین دەکەن بۆی بەخشین نەکەوی ئینشاء الله داوا دەکەین خێرخوازان زیاتر هاوکاری بەرنامە بەخشین بکەن لەوەی بتوانن ئێمەش بەرنامەی بەخشینش بتوانین زیاتر هاوکاری هەژار و فەقیر و کەم دەرامەتان بکەین ئینشاء الله. زۆر بە خێراتنی بەرنامەی بەخشینەکەی هیوادارین بەردەوام بن بەرنامەی بەخشین بەڕاستی بەرنمەیەشی زۆر ڕێکوپێکە ئینشاءالله خوای گەورە پاداشی ئەو برانە دەتەوە کە مساعدە ئەو خەڵک و هەژار و فەقیران ئەکەن چونکە ئێستا کە هەوڕۆ هاتینەکە لەم ناحیە منطقەی هەریرە ناحیە باتاس زۆر بە خێراتنەوەکەین هەستاینە بە دەباشکردنە ئەو بەڕ ئەرزاقای لەسەر فەقیر و هەژارە زۆر بەخێر بێن سەرچاوی ئینشاءالله هیوادارین بەردەوام بن. خوا خێرا هەموو لایەکی بنووسی خوا خێران گۆش بنووسی خوا خێرا بنووسی ئەوی بەرنامەی بەخشینش هینای خوا خێرا بنووسی ئەوی تەسویرەکە ئەوی عادەت ئەوی لۆداعانێ خوا خێرا هەموو لایەکی بنووسی کە بەرنامە بەخشینە بەخێر مانجی ڕەمەزان ها یارمەتی فەقیر و هەژار و بێدایک و بێ بابادا. سەرەتا بەخێراتنی کەناڵی ئاسمانی پێیامەکەم بۆ دەڤەری ناحیەی هەریر کەوا لە بەرنامەی بەخشین کۆمەک و هاوکاری بەسەر کەم دارەمەت و هەژارەکان دابەش ئەکرێت لە مانگی ڕەمەزانی پیرۆز. بەرنامەی بەخشین زۆر سپاسی ئەەکەین ئەو ئەرزاقی بەدەستمانگەی خێروەگەتی هەموو سارێ لۆمان نوکەنەوە زۆر دەستخۆشی لێ ئەەکەین زۆر مەمنونین خوا خێر و بنووسی یا ڕەبی لۆ ئەو فەقیر و هەژارەی کە هینایتانە ئینشاءالله هەموو سارێ بەهانێ لۆن دێتەوە ئینشاءالله خوا خێر و بنووسی ئەوەی دەستی لە گەدای بە قوربان زۆر شەچی باش بوو لۆ فەقیران لۆ مانجێ ڕەمەزانێ خوا خێر و بنووسی داوا ئینشاءالله لە زیاترش ئەکەین دەست و درێژ بی ئینشاءالله و ڕەحمانە خوا خێر و بنووسی هەموو لایەکی بە قوربان یا ڕەبی خوا بە زۆر لۆ حەساب بکە ئینشاءالله لۆ هەموو لایەکی لۆ بەرنامەی بەخشین.
بەڵێ بینێرانی بەڕێز و خۆشەویستەوەی بینیتان دابشکردنی سەبسەبەتەی خۆراک بوو بە بۆنەی مانجی ڕەمەزانی پیرۆز کەوا لەلایەن نووسنگەی هەریری بەرنامەی بەخشینەوە بەسەر خەڵکانی هەژار و کەم دەرامەت و مناڵانی بێباوکدا دابشکرا. تا لە شوێنێشتر لە بەرنامەی بەخشین بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین. خواتان لەگەڵ.